سلەیمانی حاجی ماماغەمە خەڵکی گوندی سپیاوێمە هەر حیوانداری ناکردووە لە منداڵیەوە تا ئێستا مالیت 54 6 ساڵ بەس مەڕداری ما کردووە یا ئەڵڵا ژیانی لادەی زۆری ناخۆشە کاکە وەڵڵا برا بە بەفر و سەرما و حیوانانە خۆش دەبن و ئابەرداوێن و کارا دەمرن و خەڵکی لادەی ژیان لەسەر ئەوەندە ماڵیاتەیە ئەو سێ مانگە وەڵڵا جا بەفر زۆرا دەکەویت و حیوان هەمووی دەی بەدەست دەڵفێ دەی وەرزیە دیکەی بەس شوان نادەوێت بەڵام بە پیا و ژنەوە دەبی خزمەتی ماڵیاتەی بکات ئەوان سێ مانگی ئێستانە وەڵڵاهی گەنجایەتی وە هەندا بەخۆشی بەڕێ کردووە مەپرسن وەڵڵا لە بۆرەوە بە کەیفە خۆ دەزۆڵامەوە لەبەر هەندێ وەڵڵا چام لێ دەنا لەوان کوێستانان لەسەر ڕەنمە بەفران بەهاران هاوینانی دەچینەوە سەرەوە ساردانە لە بس ساباتی وردە وردە بە دووربینێ تەماشای وڵاتی دەکرد و چان دەخواردەوە و دەگەڵ جیرانان و قسەیە خۆشن دەکردن و زۆر کەس ئاوە دەزانی ژیانی حیوانداری زۆر ئاسانە بەڵام زۆر زۆری قورسە دەبی دەستە بیت بە زەلامێکەوەکە بەخێو ناکرێت بەخوا دەبی دەستی چاکتە بیت ئەڵفەی لە بۆ بکەی بیچێت و ئەرهانەکە بەفر زۆر پێوی دەبی کوتەکێری بوو بەری تا دەگاتە بن دێوشتی دەبی داس و دەبی کاکە ماڵی خۆیت و پیاوەگەر خزمەتی ماڵی خۆ بکە تەپەن ئاسوودەترە نەک ماڵی خۆت نەبێت يا عمري دي خانة قلبي